ئێستا بۆ گفتوگۆکردنی زیاتر دەربارەی بڕینی دەرماڵی مامۆستایان و فەرمانبەران کە بۆ کارمەندانی عێراق و ئەوانەی هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە دکتۆر شێرکۆ مەنگۆڕی سەرۆکی لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان دەبێت. دکتۆر شێرکۆم کاتت باش ئەگەر سەرتا ئاماژەیەک بەوە بکەیت کە ئەم بڕیارە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دروست کراوە، بەڵام لە ئێستادا پەرلەمانی عێراق لیژنەیەکی دروست کردو بۆ جێبەجێ نەکردنی ئەم لیژنەیە بۆچی دروست کراوە؟ زۆر سپاس. بۆچی جێبەجێ نەکرێن بڕیارە؟ بەڵێ سپاس بۆ ئەو دەرفەتە بۆ ڕوونکردنەوەی هەندێک بابەت کە پەیوەستە بۆ پرسەوە. هەڵبەتە لە یەکێک لە بڕگەکانی پرۆژەی چاکسازی حکوومەتی مەرکەزی کە عەبادی سەرۆکاتیەکات کۆمەڵێک بابەتی خستۆتە بواری چاکسازی و یەکێک لەوانە کە ڕیزبەندیەکی نوێ بۆ موچەی تێگڕای فەرمانبەرانی عێراق بەوەی کە پلە نزمەکان بەرز بکرێتەوە کە ئەمە جێی دەستخۆشیە، جێی ستایشکردنە کە بتوانرێت ئەو فەرمانبەرانەی کە موچیان لە شێوەی کەمدایە لە ئاستێکی کەمدا ڕیزبەندیەکەی بەرز بکرێتەوە بۆ سەرەوە. بەڵام لەگەڵەوەشدا لە ناو بڕیارەکەدا کە لەم ڕۆژانەیە دەرچوو بڕیاری ژمارە 333 ئەنجومەنی وەزیرانە باز لەوە کراوە کە ئەو مخصاتە ئەو دەرماڵانەی کە هەیە بە پێی بڕیار یا بە پێی ڕێنمایی دەرچوون ببڕێت. لێرە کێشەیەک دروست بووە لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران قسە لەسەر قانون نەکراوە. یاسایەک هەیە کە پێی دەوترێت یاسای خزمەتی زانکۆیی. ئەم یاسایە لە ساڵی 2013 دەرچووە کە یەکێک بۆ لە دەستکەوتە گرنگەکان بۆ توێژی مامۆستایان و فەرمانبەرانی ناوەندەکانی زانکۆ ئەکادیمی. بەڵام ئێستا کە ئەو بڕیارە دەرچووە وا گەیەندراوەتە مامۆستایان یا فەرمانبەرانی زانکۆ کە مخەساتەکانیان ئەبڕێت. ئیشکالەکە لێرە دروست بووە کە ئایا چۆن ئەم بڕگەی قانونە خراوەتە ناو ئەو بابەتەوە، چکە ئەوەی کە دەنجی لێدراوە گوایە لە ناو ئەنجومەنی وەزیران قانونەکەی تیان نەبووە، بەس وتراوە ئەو بڕیارانە و ڕێنمانەی کە باز لە مخەساتەکەن دەرماڵاکەن. ئێستا ئێمە لە تاوتوێکردنی ئەو پرسەیە ئەوەندەی کە ئێمە وەکو سەرۆکی لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق یاداشتێکمان پێرە ئاراسی سەرۆکی پەرلەمان کرد. سەرۆکی پەرلەمانیش دوێنێ لە دانیشتنی کۆتایی ئەم هەفتەیە ئەو پرسەی وروژاند لە ناو پەرلەمان وتی ئێمە وەکو سەرۆکایەتی پەرلەمان پشتیوانیەکەین لە مامۆستایان لە فەرمانبەران لە هەموو ئەوانەی کە لەم ڕیزبەندیە چ ئەوانەی پلە نزمن بەرزە بنەوە چ ئەوانەی لەسەرەوەن کە دێنە خوارەوە، بەڵام کاریگەری نەکاتە سەر ئەوەی کە توێژی مامۆستایە هەر توێژیشتر زەرمەند بێتە. بۆیە پرسەکەی کە وروژاند تەکیدیشی لەوە کردەوە کە تاقە شوێنێک تەنها شوێنێک کە بتوانێت دەستکاری یاسا بکە پەرلەمانی عێراقا، بۆیە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەو سەلاحیاتەی نییە بتوانێت یاسایەک پشتگوێ بخات. ئەم یاسایە بێت جاریشتر لە پەرلەمان قسەی لەسەر بکرێت. بۆیە بڕیاردرا کە لیژنەیەک پێک بهێنرێت ئەم چەند ڕۆژە کار لەسەرەوە بکات، ئەو لیژنەیە بتوانێت پرۆپۆزەلێک یا دیر و تێڕوانینێک بخاتە ڕوو بۆی بتوانێت پەرلەمانی عێراق قسەی لەسەر بکات. دیارە ئێمە لێرە وەکو لیژنەی خوێندنی باڵا پشتیوانی هەموو جۆرێکین، پشتیوانین ئەوەی کە موچەی فەرمانبەران بەو خواست و بەو ئەرکانە بێت کە بەدیهێنن لەو هەلومەرجە سیاسی و اقتصادی ئاڵۆزەی کە ئێستا بەغدا و عێراق و کوردستانیشی تێکەوتووە. بەڵام ئێمە وەکو جیهەتێک لایەنێک بتوانین پشتیوانی و پشتگیری خۆمان بۆ مامۆستایان دووپاتەکەینەوە بە هەموو شێوەیەک پشتیوانی لە داخوازیەکانیان نەکەین. ئێمە ئەومان لەبیر بێت کە ڕۆژگارێک بووە جێبەجێ بکرێت کاریگەریەکی ئەبێت لەسەر مامۆستایان و فەرمانبەران. بەتەکید یعنی کە ڕیزبەندی پلەبەندی موچەی فەرمانبەران هەموو عێراق واتە هەموو عێراقەگرێتەوە. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو یاسا تازەی کە دەرەچێت، بەڵام بە دڵنیاییەوە بەشێکی لە خزمەتی هەموو ئەو فەرمانبەرانەیە کە موچەیان کەمە. ئێستا بۆ چوونێکی شێ لە ناو پەرلەمان هەندێک پەرلەمانەڵێن ئەم جیاکاریە چیە دروست دەکرێت لە نێوان فەرمانبەرێک و لە نێوان مامۆستایەکی زانکۆ، هەردووچیان ماندوو دەبن، ئیش دەکەن، کۆششی خۆیان هەیە، ئەو ئەرکەی کە هەیەە ئەو پارەی لەسەر وەرەگرن، ئەو مافە وەرەگرن. ناکرێت جیاکاری بکرێت لە نێوان مامۆستایەکی زانکۆ بۆ نمونە پزیشکێک، ناکرێت مامۆستایەکی زانکۆ جیا بکرێتەوە لە مامۆستایەکی ئامادی. بەڵام لێرە کە ئەو بڕیارە لە 2013 درا بڕیارێک نەبووە، قانونێک نەبوو هەروە ڕاگوزەری بێت، بەڵکو بیر لەوە کراوەتەوە کە ناوەندی ئەکادیمی زانکۆکان پێگەیەک و قورسایەکی خۆیان هەیە، بڕوانامی ماستەر و دکتۆرا
بڕوانامەیەکە وا بە ئاسانی بەدەست نات لەبەرەوە اعتیبارن بۆ شەهادەکە ئەو قانونە جێکراوە کە شتێک بارتەقای خزمەتی مامۆستایەکە بۆ نمونە من ئەگەر بۆت بێنمەوە بەشی زۆری مامۆستایانی لە زانکۆکانی کوردستان و عێراق بەشی زۆریان یا خاوەنی بڕوانامی ماستەرن یا خاوەن بڕوانامەی دکتۆران گرفتی سەرەکی لێرە چییە؟ گرفتەکە ئەوەیە موچە لە عێراق کە داڕێژراوە ئەوەندەی زیاد دەکرێت بۆ خزمەت ئەوەندە اعتیبار بۆ دانەدراوە بۆ شەهادە واتە تۆ کە ماستەریش دێنیت ئەوەندە موچەکەت ناگۆڕێت چونکە خزمەتت کەمە دکتۆراکەش بە هەمان شێوە ئەو پلەبەندی کە داناوە بە شێوەیەکی زۆر مامۆستاکان زەرمەند دەبن وای لێ دێت موچەکان دەگەڕێتەوە ئاستێک کە نەتوانن ئەمان درێژە بە خوێندن بدەن لە زانکۆ بیردەوە دەکەنەوە کە وەکو فەرمانبەرێشتر لە شوێنیشتر داوام بکەن بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی داین کە ئەو هاوسەنجیە ڕابگیرێت ئەو بیر و بۆچوونەی کە ئێستا هەیە بە تایبەتی لەم هەلومەرجە خراپەدا دەست بۆ ئەو شتە براوە کە هەستەکەی بابەتی موچە بووە بە پرسێکی سیاسی بەداخەوە لە کوردستان و لە ناوەندیش بۆیە هەستەکەی ئەو نیگەرانیانە دروست بووە من ترسی ئەوەم هەیە سبینێکە ئێمە داکۆچی لە مامۆسانەکەین فەرمانبەرانی تروانە زانن داکۆچی لەوان سیاسی چییە چونکەم بڕیارە لەلایەن بەغداوە درراوە پرسەکە لەوێت چۆنە لەوێت کە دوێنە کە پەیوەندیم کردووە بە مەکتەبی سەرۆک ئەنجومەنی وەزیران لەگەڵ ڕاوێژکاری خوێندنی باڵا ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری خوێندنی باڵا پرسەکەم تێگانەوە ئێمە هەست بۆ بەترسی ئەەکەین بەڵام فەرمو وەرە ئەم وەزعمان بۆ چارەسەر کرا ئەم مانگە ئەڵێت حکوومەتی ناوەندی 3.1 میلیار پارەی دەستکەوتووە بۆ موچە لە کاتێکا موچەی عێراق 3 میلیار و پۆینت هەشتا ئەو فەرقە بەچی دروست بکات ئەو فەرقە بەچی بدرێتەوە لەبەرەوە دەستبراوە بۆ ئەو جۆرە پرسانەکە کەمکردنەوەی مخەساتە دوای هەر مامۆستای زانکۆش ناگرێتەوە فەرمانبەرانی تریش لە وەزارەتەکانی ترەوەی کە پێمان گەیشتووە وەزارەتی نەوتە وەزارەتی کارەبایە بەشێک لە دکتۆرەکانە بەو بارە ئابووری خودە و قەیرانە ئابووری کە عێراق بەگشتی و بۆ نمونە هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق ئەمەی گرتوێتەوە بەڵام ئەوەی کە ئاماژت پێکرا کراوە بە پرسێکی سیاسی ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەوە بیت پرسە سیاسەکە چۆنە بەمانای ئەوەی کە ئێستا عەبادی دەستی بردووە بۆ هەندێک بابەتی چاکسازی ئەم چاکسازی ئەگەر لە بەرژەوەندی توێژێک یا حزبێک یا لایەنێک یا کۆمەڵێک نەبێت ڕوبەڕوویە وەستنەوە زۆر جار پەنا برێت بۆ پەرلەمان ئەم شەڕەکە دێتە ناو پەرلەمان ئێمە جێی نیگەرانیمانە کە پرسێکی وا بێتەوە ناو پەرلەمان جاریشتر کە تۆ یاسات بۆ دەکردووە بەداخەوە لێرە پرسەکان کە ئەکرێن بە سیاسی ئەوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا هەندێک جارە لە پەرلەمان دەست لە کاروباری ئێمە وەردەدات کە پەرلەمانتار ئەبێت بەس مراقەبەمان بکات و تەشنیعات دابنێن نەک دەست خاتە ناو ئەو پرسانە بۆیە وا لێگەدرێتەوە کە ئەمە پرسێکی سیاسی بێت گرفتەکە لێرە خاتون ئەوەی کە هەیە بابەتی موچە لە عێراق بەڕاستی لە دوای دەوڵەت دامەزرانەوەی دەوڵەتی عێراق لە 2003 ئەم وڵاتە بە شێوەیەک دامەزرێنراوەتەوە کە چۆن دەڵێ میزاج زۆر دەوریتیا هەبووە زۆر پرنسیپ و یاسا و ڕێسا هەبووە لێ لادراوە عێراقێک کە نفوس و سەرجەمی دانیشتوانی 35 میلیۆن هاوڵاتیە 4 میلیۆن فەرمانبەری هەیە دەوڵەتێکی وەکو ئەڵمانیا کە نزیک بە 8 میلیۆن دەبێت ناگاتە میلیۆنێک فەرمانبەر ئەمە وای لێ کردووە کە تۆ لە مانجێکا نزیک بە 4 میلیارد دۆلار ئەبێت پارە هەبێت بۆ فەرمانبەرانی عێراق ئەم چوارە تۆ زەربی کە لە 12 مانگ چەند دەکات لەبەرەوە ئەو سیستەمەی کە لێرە کاری کردووە خۆ هەموو خەڵکێک مافی خۆیەتی دابمەزرێت بەڵام ئێستا ڕوبەڕووی ئەو قەیرانە لەسەر چ پێوەر و چ بنەمایە کەرێمی کوردستانیش ئەگرێتەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی بەغدا وەکوتم ئەم ڕیزبەندی موچەیە ڕیزبەندیەکی ئیتیحادیە بڕیارێکی ئیتیحادیە ڕیزبەندی موچە بۆ سەرتاسەری عێراقا هەرێمی کوردستانیش بۆی بەشێکە لە بەغدا بە دڵنیاییەوە ئەو چۆن دەڵێ ئەو ڕەشە باش ڕوو دەکاتە هەرێمی کوردستان بەڵام بە ئومێدەوەی حکوومەتی هەرێم زووتر بێتە پێشەوە دڵنیایی بدات بە مامۆستایان وەزارەتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان و لە بەغداش کە ڕەنگەوە گلەیی بێ ئێمە دەیان بکەین کە زوو بێن بە دەنجی ئەو پرسەوە بۆ ئەوەی دڵنیایەک بدرێتەوە بە مامۆستا وا لێ نەکرێت مامۆستای زانکۆ کە وانیشان بدرێت کە تەنها مەبەست و بەرژەوەندی خۆی هەیەی لەناو ئەو وەزعەیە بەڵکو بە شێوەیەک بخرێتە ڕوو چونکە مافی هەموو فەرمانبەرانێکە کە ئێمە داکۆچیان لێ بکەین بەسەلەکە پەیوەستە بە قوتی خەڵکەوە بە قوتی هاوڵاتیەوە خێری پێ ناکرێت ئەمە خێر نییە ئەمە لە پای ئەرک و ماندووبوونی خۆیەتی بۆیە ئێمە ژۆک و لیژنەی خوێندنی باڵا لەو چوارچێوەی کە بۆمان دیاری کراوە بتوانین بەرگری لە هەموو مامۆستایانی زانکۆ و فەرمانبەرانی زانکۆ و ناوەندەکانی ئەکادمی بکەین چ لە بەغدا چ لە هەرێمی کوردستان تا چەند ئەتوان ئێوە واتە تا چەند ئەگەری ئەوە هەیە ئێوە بتوانن سەرکەوتوو بن لەوەی کە ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت
ئێمە وەکو پێم وتیت ئەمە یاسایە دەرچووە ئەم یاساش تاقە شوێنێک کە بتوانێت پەرپەچی بداتەوە پەرلەمانی عێراق کە بتوانێت یاسا بگۆڕێت بۆیە پەرلەمانی عێراق پێرێ سەرۆک سەلیم جبوری ڕایگەیاند کە هیچ بڕیارێک نییە بتوانێت یاسایەک هەڵبۆشێنێتەوە بەڵکو ئێمە پێداگیریەکەین لەسەر مانەوەی یاساکە ئەگەر هەر تعدیلێکیش هەیە هەموارکردنەوەیش هەیە ئەوە ئەکرێ حکوومەت بینێرێ بۆ پەرلەمان گفتوگۆی لەسەر بکە ئەو کاتە ئەنا بە بڕیارێکی سەرویی ئەنجومەنی وەزیران ڕاستە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆمەڵێک پرسی چاکسازی هەیە هەمووی پشتیوانی لێەکە بەڵام هەندێک جار دەستبردن بۆ هەندێک توێش ڕەنگە کێشە دروستکە من دوێنێ بە مستەشاری بە ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانم وتم ڕەنگە ئێستا لەناو ئەنجومەنی وەزیران لە دوێنێ خۆ پیشاندان هەیە لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران دوێنێش بە هەمان شێوە خۆ پیشاندان هەبوو دژیەوەی کە موچەکانیان کەم کراوەتەوە ئەوەی کە پێمان ڕاگەاندن وتمان ئەوانە مافی خوانە خۆ پیشاندانەکەن بەڵام کاریگەریەکەی ڕەنگە کەم بێ بۆ سەر کۆی کۆمەلگا بەڵام سبەینێ مامۆستای زانکۆ کە دەرگاکانی خوێندن کراوەتەوە وەکو چۆن ئێستا بەداخەوە ئەیبینین لێرە لە هەرێمی کوردستانیش ئەو کێشەیە هەیە کە بانگرتنی مامۆستایانە ئەگەر مامۆستامانی گرت ئەوە کۆی سیستەمی پەروەردە لە عێراقدا ئەوەستێت ئەو کاتە یۆنسکۆ یا وڵاتانی دەوروبەر سیر بکەن کە ئەمە عێراق ڕوبەڕووی تەنگەژەیەکی گەورە بێتەوە کە سیستەمی پەروەردە و خوێندنی باڵا لە هەر وڵاتێکدا بوەستێت واتە ئەو وڵاتە لە ژێر بارودۆخێکی ئەمنی ناتەبایە پێویستە والێک بدرێتەوە کە خوێندنی ئەو ساڵە شەهادەکان بڕوانامەکان ئەژمار نەکرێت ئەوە ترسێکی گەورەیە ئێمە هەمانە لەو بابەتە. بەڵێ دکتۆر شێرکۆ جیاواز لە بڕینی یاخود بابەتی بڕینی دەرماڵەی مامۆستایان پرسێکی تر کە هەیە پرسی تواناسازی و ناردنە دەرەوەی خوێندکارانە کە ئەمە لە عێراقدا بۆ ماوەیەکی زۆرە وەستاوە بەشێکیشیان ئەکەونە هەرێمی کوردستانەوە لەم بارەیە ئێوە چیتان کردووە چەند زانیاریتان لەسەر بابەتە هەیە؟ یەکێک لە دەستکەوتە گەورەکانی هەرێمی کوردستان و بەغداش بابەتی تواناسازی بوو کە لە کابینەکەی سەردەمی دکتۆر بەرهەم ئەو پرسە وروژێنراو بوو جێی خۆی کردەوە کە تواناسازی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران سوودمەند بوون تیا هەندێکیان بە سەرکەوتووی ئێستا گەڕاونەتەوە لە بەغداش لە دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستان پەیڕەوکرا بەغداش هەمان ڕێچکەی گرتە بەر بەڵام گرفتەکە لێرە چی بوو گرفتەکە لێرە ئەو بوو پارەیەکی زۆر لە بەردەستا بوو خراپ بۆ ئەو پرۆسەیە کە ڕوبەڕووی ئەم قەیرانە بووینەوە ئەو پارەیە نەتوانراوەکو پێویست بدرێت ئێستا لە بەغدا 8,000 خوێندکار لە ئەوروپا ئەخوێنن لە ئەوروپا و ئەمریکا و لە وڵاتانی تری ئێران و تورکیا 8,000 خوێندکارە ئەوەندەی کە پێویستیان بە پارە بێت نزیک بە ملیارێک دۆلاریان پێویستە بۆ تەواوکردنی خوێندنیان حکوومەتی ناوەندی ئێستا وەزارەتی خوێندنی باڵا ئەو پارەی نییە کە بتوانێت تەنانەت ئیدامە بدات بەوانەی کە ئێستا ئەخوێنن چ جای ئەوەی کە خۆی حازر کردووە نزیک بە 4,000 تری خوێندکار هەموو پرۆسەکەی تەواو کردووە و بەڵام ئیشەکەی وەستاوە بۆیە ئێستا ئەتوانم بڵێم تواناسازی بەداخەوە چ لە هەرێمی کوردستان و چ لە بەغدا لەبەر ئەوەی کە ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە پرۆسەکە وەستاوە بەڵام بڕیار نییە کە کۆتایی پێبێت واتە پرۆسەی تواناسازی یەشێکە لەو پرۆسە چاکانەی کە توانراوە سوودێکی گەورە بگێنێت بە کەرتی خوێندنی باڵا بەڵام بە تەکید ئەو وەکووتم بابەتەکە پێیوەستە بە پارەوە ئەنا هیچ بڕیارێکی سیاسی نییە پارە پەیداکردنیش مەبلەغەکەی بڕەکەی بڕێکی زۆرە بڕەکەی کەم نییە کە بتوانرێت حکوومەت دابینی بکە. بڵێ کەواتە هیچ ئەمەل یاخود ئومێدێک هەیە کە ژمارەێک لەوانی کە ناویان هاتوۆتەوە تاسە هیچ معاملاتێکیشیان نەکردووە کەم ناخۆشە کە ئەو هەواڵەت دەم بۆ خوێندکارانە ئەزیزانە چکە دەزانم زۆر ماندوو بوون تا مامەڵەکانیان گەیاندۆتە ئەو قۆناغە بەڵام ئەمە واقعەکەیە پێویستە ئەو واقع ڕەچاو بکەن کە لە 2016 لە موازنەی تازەیە ئەو پرسەجێی نەکراتەوە لە موازنەی 2016. بەڵێ دکتۆر شێرکۆ مەنگۆڕی سەرۆکی لیژنەی خوێندنی باڵا لە پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆکانمان لە سلێمانی.